ئەڵێن بە یەکێتی و پارتی کەس بڕوای نەیەکرد لە ماوەی چەند ڕۆژێکە سووریایە کە 50 ساڵ زیاترە بە ئاگر و بە ئاسن حکمی ئەو گەلەیەکە لە ناو بچێت بەشار ئەسەد لە ناو بچێت جێش و مخەریب و هەرچی جاسوس و خیانەتکارە لە ناو بچێت پەیامەیە بۆ چەتەکانی ئاسایش لە یەکێتی و لە پارتی دەست لە گەنجی مسلمان هەڵگرن مەیانگرن بە ناوی سوابی تیرۆرەوە دەست لە ئەشکەنجەدانیان هەڵگرن مەچن یەزیدی بێنن لە منتیقەی هەولێرا بۆ ئەوەی ئەشکەنجەی مسلمان بە بۆ ئەوەی دەستدرێژی بکاتە سەر مسلمانان و لە منتیقەی سلێمانیشا بچن شیعە بێنن عەرەب بێنن پارەیان بنێ بۆ ئەوەی ئەشکەنجەی گەنجە قوربەسەرە بێتاوانەکان بن ئەوانە گەنجی ئێمن ئەوانە هاونیشتیمانیانی ئێمن ئەوانە بێتاوانن مەچن بزنسیان پێوە بکەن شتەکەتان ناخۆش کردو کاکە زوڵم مەکەن شکەوە بە ئەڵڵا قەسەم سەرەتانیە یەکێ لە ئێوە کە ڕاپۆرتی لەسەر گەنجە نووسیوە دڵنیا بە بەسەری ناچێت یەکێ لە ئێوە کە زەلی لە گەنجە داوە بە ناحەق ئەو گەنجە بەسەری ناچێت تۆڵەت لێ کاکەوە دنیا کورتە دەمەوێت سەرەتا پرسیارەکان بەوە دەستکەم دەست پێ بکەم جەنابتان کەی کوردستاندا بەجێش باسی کێشەی خۆتان بکەن. بسم الله الرحمن الرحیم و علیکم السلام ورحمة الله وبرکاته ئەم کاتێ ئێوە و هەموو بینەرانیش باشتر بێت سپاستانەکەم بۆ ئەم دەرفەتە لە ساڵی 2018 مانگی 2018 سەرەتای دەرچوونی من بوو لە کوردستان کە ئەو کاتە لاهوری جەنگی بورهان دەولاتل بڕوا هۆکاری سەرەکی بوو بۆ ئەوەی کە تۆمەتێکی بۆ دروستکردن بە مادەی 2 تیرۆر بەبێ هیچ بنەمایەکی یاسایی بەبێ هیچ بەڵگەیەکی حاکم بەبێ هیچ شتێک وەکو باقی سەداها گەنجی تری کوردستان زانیم کە چارەنووسم بەو شێوازەیە وەکو ئەوان تووشی سوکایەتی و ئازار و ئەشکەنجە بمەوە بۆیە ناچار بووم یعنی بە ناچاری بڕیارمدا کوردستان بەجێ بێڵم ڕووکەمە تاراگەڵ. مامۆستا جەنابتان ناسناوی یاریتانێت ئەیان ناسناوە هۆکارەکەی چی و چۆن ناسناوتان بۆ بێنن؟ ئەو کاتێک کە لە کوردستان بووم جاژارەشی ئەرمەنووسی نازناوی یاخی شەر وەکو لەقەبێکی شێعریە لەک وەکو شتێکی تر بەڵام بەداخەوە ئێستا بەهۆی مەشغوڵبوونەوە ناتوانم بەو شێوازە بنووسم. کاکبیلال ئاسایش ئۆپەراسیۆن تۆمەتانەی ئاراستی جەنابی کرد وایە جەنابتان گروپێکتان هەیە سەرپەرشتی گروپێک لەگەڵ شارەزای و ناوچەکە ئایا وەڵامی بەڕێزتان چێ بوو؟ وەڵامی بەڕێزمان ئەوەیە کە من ڕاستەوخۆ لەگەڵ ئێوە قسە دەکەم بەبێ ئەوەی تووشی هیچ لێپرسینەوەیەک بوو بم لێرە بەبێ ئەوەی لە زیندان نابم بەبێ ئەوەی پۆلیسی ئێرە وەکو ئەوان مامەڵەم لەگەڵا بکەن ئەگەر شتێکی ئاوا هەبێ و شتێکی ئاوا ڕاست بێ بێگومان بەریتانیا مخابراتی تایبەتی هەیە پۆلیسی تایبەتی هەیە بۆ کەسانە لێ ناگەڕێ من بە ئازادانە قسە بکەم ئەو بابەتانە شتێکی ئاساییە هەر کەسێک کە ڕەخنیان لێ بگرێ و بشزانن دەستیان پێی ناگا یاخود ناتوانن تۆمەتێکی ئەخلاقی بۆ دروستکەن تۆمەتی سواوی تیرۆر و ڕێکخراوی تیرۆریستی و ئەو بابەتانە یەکسەر بەسەریا داتاشن شتێکی ئاساییە لای من بەڵام ڕەنگە لای هەندێک خەڵکی تر نامۆ بێکە پیان سیر بێکە ئەمە ڕێکخراوی هەیە چۆن لەوێ بە ئازادی ئەسوڕێتەوە من 6 ساڵ زیاترە ئەو 7 ساڵە لە ئەوروپا بە ئازادی ئەسوڕێنەوە و یعنی شتێکی ئاساییە هەر ئەوە چاوەڕێکرێنەوە. کاکبیلال تۆ لە لایبەکاندا باسی هاوڕێکان دەبێت وایە لەلایەن ئاسایش و دەستگاکانەوە دەستی کرا و ئەشکەنجات بۆچی ئەم بابەتە لە مێدیاکانە باس نەکراوە؟ وڵی کەم تا زۆر لە میدیاکانە بەتایبەتی لە میدیاکانی ئۆپۆزیسیۆنە ئەوی زۆر کەم ینی بۆ شێوازەنە هەستەکەم باسەکرێت لەوانە پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری سۆران عومەر یا ئەبوبەکر هەڵەدنی یا کۆمەڵەکەیەکە لە ئەو دەستگای بەناو مافی مرۆڤی کوردستانە ئیشەکەن ئەوان باسی ئەو تعزیب و ئەشکەنجەیە دەن بەڵام نەک بۆ شێوازەی کە هەیە واتە لە سەدا ئەو پەڕی پێنجی لە سەدا دەی باس کرد بەتایبەتی تریش بۆ گەنجی مسلمان لە کوردستانە ئەوانەی کە ئەگیرن هاوڕێی منین ئەوانەی کە ئەگیرن هەر کوڕی ئەو خەڵکان کوڕی فەقیرن کۆمەڵێک گەنجی مسلمانن کە دەستگاکانی ئاسایش و ئۆپراسیۆن و ئەوەی کە خودناوی خۆیان ناوە فشە تیرۆر ناتوانن هیچ تۆمەتێکی ئەخلاقیات بۆ دروستکەن کەسانێکن کە دۆست و دژمن شایەتی پاکیزەی ئەوانە دەن کەسانێکن بە پولە ئاسا تەنها ئەوەی کە تۆمەتیان ئەوەی کە بێلایەنێت سەر بەلایەنێکنین کاتێک کە ئاسایش کاتێک کە دەستگای فشە تیرۆر یان لایەنێکی تری بەناو ئەمنی ئەزانن کە ئەمانە هیچ کەسێک نییە داڵدەیان بە ئەم گەنجانە ئالی مزگەوتن و سەر بە هیچ ڕێکخراوێکرین خێرا ئەیکەنە نێچیر و ئەزانن ئەمە پارەیەکی چۆرە چکە ئەیانگرن لەژێر ئەشکەنجە و تازی بە وا پیشانی خەڵکیە دەن وا پیشانی گەلیە دەن ئەڵێن ئەگەر ئێمە نەبین ئەمانە ئەتان خۆن ئەمانە ئیرهابین ئەمانە تاقینەوە ئەگەن ئەمانەوە ئەکەن و لە لایەکی تریشەوە پارەیەکی باش لە هێزەکانی بەناو هاوپەیمانان بەتایبەتی ئەمریکا وەرەگرن بەتایبەتی لەم کاتا بەناوی سواوی ئیرهاب و بەناوی سواوی داعشەوە ئەیانگرن و هەم پارەیان لێ وەرەگرن هەم ئەیشیکەنە چالاکی مانگانەی خۆیان چکە ئەو هەموو هێزیان دامەزراندووە بێگومان ئەبێ کۆمەڵێ چالاکیان هەبێ بەڵام بۆ کوڕی فەقیر بژێ بە قوربانی وەڵامەکەدا باسی هەندێک میدیا و باسی پەرلەمانتار ئەیان پەرلەمانتارانە لەگەڵ جێتانە قسەیان کردووە گەیشتون بە جوابێکایە هیچیان کردووە سەبایەوانی کە دەستگیری کراوەشکەتا بێن ئایا مافی مرۆڤ لانی پەروەردیگارا دەسەر بۆ کێشێت نا بەداخەوە ئەو تاسیب و ئەشکەنجەی کە لە کوردستانە هەیە هەر لە ینی پێم سیر بوو بەتایبەتی ئەوانەی دەسەڵات ئەوانەیە کێتی پارتی میدیاکانی کێتی و پارتی باسی زیندانی باسی ئەشکەنجەی زیندانی سەیدنایا بوو ئەوەی سووریا ئەوەی بەشار ئەسەد باسی ئەوەیان نەکرد
يعني زۆر بە گەرمگوڕیەوە باسییانە کرد یەکێ نەزانێ خۆیان ماشەڵڵا ئەوەنە چاکن ئەوەنە پاکن ئەو دیموکراسی کە خۆیان بڕوان پێینێ نەجێبەجێیەکەن کە لافی لێدەن لافی دیموکراسی لێدەن لامان کە جێبەجێ ناکەن يعني ئەو ئەشکەنجانەی کە لەوەی ئەدرێ باوەڕ ناکەم لە وڵاتانی تر بدرێت ئەو بەگەر هەڵەدەنی خۆ ڤیدیۆیەکی هەیە لە NRT ئاڵێ لە یەکێ لە زیندانەکانە تەمەن زیندان یا زیندانی پارتیە یا زیندانی یەکێتیە ئەڵێ دارێکیان هێناوە دارێکی تیش ئەم دارە تیپیان پێوە بەستووە ئەو زیندانیان هێناوە لەسەر ئەم دارە دانیشاندووە بە هەموو هێز خۆتی خۆی واتە لە شوێنی پیساییەوە دوو لە ڕێەوە ئەم داریان کردوتە ژوورەوە ئیتر چەند سانتی ڕۆشتووە یانیش ئازارەکە زۆر دەڕ دوایی بە هێز و قوتی خۆیان ئەم داریان دەرێناوە دۆ بە خوێن و بە پیسایی و بە هەتیشتەوە گروپ نیم ئەمانە لە گروپەکانی چۆن ئاگاداری حاڵی ئەم کەسانی کە دەستگیرەکەن کە ئەشکەنجاندرێن ئایا کەسوکاریان پەیوەندی بە جەماتەوەکەن یان سەرچاوەیەکی تایبەت هەیە شتانە بە جەناب بڵێت لە دروستی و لە ڕاستی ئەو ئەوانە دڵنیای تۆ شتانەکە بە جەنابتان میشتۆ کاکی من چالاکەوانم نەگروپم نەسەر بە هیچ شتانێکم چالاکەوانێکی سەر بەخۆم مسلمانێکم کوردێکم کە خۆم قوربانیم ئینسان کە خۆی قوربانی بێ زیاتر هەست بە شتەکەیەکە تۆ لە شتێکە ئەگەر قوربانی بێ زیاتر هەست بەوە ئەەکەی بۆی ئەو گەنجانش کە ئەگیرێن کە سوکاریان پەیوەندی پێوەکەن دایکیان پەیوەندی پێوەکە خوشکیان باوکیان برایان لە کە پەیوەندیشن پێوەکەن ئەترسن ئەلە کاکە سعات دوو شەو هاتوون کوڕەکەمیان فراندووە سوکاتیان بە ئێمەش کردووە هاتوون کلاشنکۆفیان لەسەر سەری ئێمە داناوە هەڕەشەیان لێ کردووی قسەی ناشرینیان پێوتون مناڵیان ترساندوە ئاخر تۆ سعات دوو شەو بەی بەسەر ماڵ و مناڵ و ئافرەتە ئەمە چی ئەخلاقێکە خۆ باسی هەرەوەیە کرد وەڵا باسی زۆر جار ئەوەی نەکرد ئەم دایک و باوکە يعني کەس نییە هانای بۆ بەرێ کەسێک نییە باسی بۆ بکە ناچارە چکە ئەگەر پەیوەندیکە بە کەناڵەکانەوە کەناڵەکان زۆرینیان یاسەر بەیەکێتی یاسەر بە پارتن کەناڵەکانی تریش ناوێرە چونکە ینی ئەزمون زۆرە چەند ڕۆژنامەنووس کوژراوە لە هەرێما چەند ڕۆژنامەنووس فڕێنراوە چەندی هەڕەشەی لێکراوە ئەوانیش ناوێرن مەجبورن بە منەڵێم چونکە من لە دەرەوەم من فەزایەکی ئازاتر هەیە هەندێک بابەت هەیە من ئەتوانم بیگەێنم کەسێکی تر ناتوانێت لە کوردستان بیگەێنێ پێم وایە ئاسایش چوونە سەر ماڵی باوک و کەسوکارتان دەستگیر کراوە ئەمە بۆ بێدەنگردنی جەنابەت بووە یان هۆکاری تری دەکشوایە ئەوە ڕاستە والله کاکی من هەر ئەو کاتی ساڵی 2010 لەلایەن شتیرۆرەوە هەوڵی ڕفاندنم درا کاتێککە منیان نەگرە الحەمدولillah نەجاتم و براکەمیان کرد براکی گەورەم کە داوای بەڵگەی ئاسایی لێکردبوون ئەو بوو بە هەرایان و ئەویان بر هەفتەیە دوو هەفتە فڕاندیان دوای بە چەند مەرجێک ئازاد کرد ئەتر دوایەوە بەردەوام کە من ڕخنەیەکە کرم لێرە بەتابەتی کە پاڵ تاڵبانی هاتە ئێرە و چوومە بەردەمی بەتەنها خۆپیشاندان و کرد بەرامبەری هێرشیان کردە سەر ماڵەوەمان دایکمیان کرد بۆ تەمەنەوە باوکمیان کرد بردیان بۆ ئاسایش هەڕەشە ترساندن پەلاماری براکانمیاندا حتا مۆبایلی برایەکمان ئێستا دزیوە و بەردەوام هەڕەشە کراوە کە آخر جار بەداخەوە یان شتێکی زۆر قێزەونە چەتەکانی ئۆپراسیۆن وە لە ناویشانە بۆی خۆی ناوێ بەم سەرخێڵی ئۆپراسیۆن بەدەستی خۆی دوو چەتەی ناردووە کە تاقب بکەن لە برازایەکی مناڵم کە 11 ساڵ ئەخر 11 ساڵ شوانێک 11 ساڵ بێت لەگەڵ برایەکی 20 ساڵە سێ فیشەکان ناوە بە کەمەری ئەو برام تەمەن بۆ کوشتن لیانداوە دەیا فیشەکان پێوە ناوە بەڵام سێ فیشەک بەری کەوتووە و فیشێکیش بەری ئەو برازایان کەوتووە کاردین هەتا ئێستا برا گەورەکەم ڕاست نەبووەوە یعنی هەتا ئێستا قاچێکی ئیش ناکە ناتوانێت بڕوە ئەمە چی ئەخلاقێکە باشە گریمان کاکین خوات وەسێنم گریمان کاکە من گەورەترین تاوانبارم لێرە من چالاکەوانێکم کە تاوانباربوومایە بریتانیای گرتم لێرە گریمان گەورەترین خراپەکارم برام بڵێ چی برازان بڵێ چی کە شوانە شوار یعنی ئەمە چی ئەخلاقێک آخر باسی شەوەیە کرد باسە چی من لێرە ڕخنەیان لێ بگرم بچێ پەلامار تەقە بکە لە برام بیگوژێ کەمەندامیکە تەقە بکە لە برازایەکی مناڵم کاک بیلال ئایا لەو کێشەی جەنابدا کێشە دەگەڵ کێ هەیە بیزار لە دەستگاکان دەرپرسەکان لە بەریتانیا کێشە و کۆسپ بۆ دروستکراوە داواکراویتەوە ئەمانەوێت بەڕوونی بزانین جەنابەت کێشە دەگەڵ کێ کەسیە بەرپرسێکە پیلەتە جەنابەت دڵ کردووە کێشەکە پەیوەندی بە گروپەکەەوە هەیە کێشەی کۆمەڵایەت و عەشایری حەزەکان بۆکردنەوە کاکی من گەنجێکی مسلمانم و دوای بەش کوردێکم هاونیشتمانێکی ئەو وڵاتم زێدی خۆمە کەس و کار و باب و دایک و هەموو کەسێکم لەوێ و ڕۆژێکیش لە ڕۆژان من بیرم لە ئەوروپا نەکردوێتەوە هەتاوەکو ناچاریان کرد کاکە دەربەدەریان کردو لە زێدی خۆم دەربەدەریان کردو من کێشەم لەگەڵ تاک کەسیان نییە کێشەی من ئەوە نیە بڵێ کێشەیەکی عەشاری بێ لەگەڵ فڵان و فیسار یا کێشەیەکی کۆمەڵایەتی کێشەی من گەلەکەمە کێشەی من ئەترکردنی گەنجانی وڵاتەکەمە کێشەی من شکاندنی شکۆی ئەو گەنجانەیە کاکە بە سەدەها گەنجەبەن هەموو شەوێ یعنی هەموو شەوێ دەیەها گەنجەبەن ئێستا کەمتر بێتەوە بەتایبەتی لە زۆنی سەوزە مناوی سواوی ترۆرە و کاکە ئەشکەنجیانە دەن کەرامەتیان ئەشکێنن بابە دەستدرێژی سێکسیەکەنە سەریان کاکی من بەشێکیان بتڵیان پێڵەگرن یعنی بتڵ هەر بتڵ ئەمە مەشتێکی ئاشلای خۆ ناوێرن باسیکە بتڵیان پێڵەگرن لە دواوە گەنجێکی مسلمانی ڕێکوپێک گەنجێکە تاوانی نییە بەس لەسەرەوەی مسلمانە ڕیشێکی هەیە ئەچی بۆ نوێژی بەیانیان وەڵڵا لەسەر نوێژی بەیانی گەنجە حرفێنن يعني کێشەی من ئەوەی ئەڵێم ئەگەر ئێوە لاف بەزافی کاکی من کێشەی من ئەوەی ئەڵێم ئەگەر ئێوە لافی دیموکراسیش لێدەن کاکە شوێنی دیموکراسی خۆتان بکەن کە ئێمە بڕوامان پێ نییە هەر شوێنی دیموکراسی کەون ئێستا وڵاتانەی ئەوروپا شوێنی دیموکراسیەکەون تا ڕادێ ئەرە بۆ یەکێ ڕۆژە لە ڕۆژان ناگەتە سەر ماڵەکەم بڵێ تۆ بۆ ڕیش هەیە تۆ بۆ قسەیەکەی تۆ بۆ ڕەخناگری تۆ ئیرهابی تۆ تیرۆریستی تۆ گروپت هەیە بۆ ڕێگای بیلال
قضیه جناب کێشەی تری کۆمەڵایەتی لێکەوتووەوە ئایا تەشەنەی کردو لە نێوان بنەماڵ و عەشەکانی ئێوەیە یان تەنها تەوجیهە بەرامبەر جناب پرسیارم لێکردی پێشتر کە وردەکاری ئەو زانیاریانت کە بۆیە ئایا توی دنیای ئایا کەسانی کە زانیاریەکە دەدەنێ سەد لە سەد وایە چونکە ئەمە بەرپرسیارەتیە کە ئەم تۆمەتانە مەسەلە بۆ یەکتر هەڵەبەست بەتایبەت جەنابەت کە هەندێک ساتی لەسەر دەستگاکە ئایا بەڵگەتان هەیە ئایا زانیاری وردەدێ لەسەرمان کاکی من لە ئیشی ڕۆژنامەنووسیە لە ئیشی چالاکەوانیە زۆر جار ئیشەکە 100% دڵنیانی یعنی فەرمو تۆ بخەرە خۆت بخەرە شوێنێ من دایکی گیراوێ کە تەلەفۆن بۆکە ناوی خۆی ئەڵێ ناوی کوڕەکەی ئەڵێ ڕسمی کوڕەکەی ئەنێرێ شوێنەکەیان ئەڵێ ئەم شەو سەعات 2 شەو چەتەکانی ئۆپراسیۆن داوێنە بەسەر ماڵمانە سوکاتیان بە من کردووە سوک منداڵەکانم ترساون کچەکانم ترساون باوکیان ترساوە هاتوون کوڕە 16 ساڵانەکەیان لەناو جێگا کەلەپچە کردووە توورەکەیان کردووە بەسەر ئەو فڕاندویانە ئێستا نازانم لەکوێ لەپێش ئەڵێ بەس بزانە ماوە لەکی ئێڵم دڵنیا بە لەکانی گۆمە ئێبە لەکانی گۆمە ئەشکەنجێدە ئەیبە لەکانی گۆمە کوڕی فەقیری خەڵکی بزنسی پێواکە ئەیبەن ئەشکەنجێ دەن وڵێ نەمە ئیرهابیە ئەمریکا بانکەن هاوپەیمانەکان بانکە لەڕێی متەرجم وڵێ ئەمە داعشمان کردووە یاڵا پارەمان بدە بەڵێ کێشەی کۆمەڵایەتی بەتایبەتی ئەو تەقەکردن لەو برازا 11 ساڵە و ئەو برا 20 ساڵم لەگەڵ سەرخێڵی ئۆپراسیۆنە من ناڵم بەسەر بچێ بە ئیزنی خوا ڕاستە ئێستا کاتەکە گونجاو نییە بەڵام خۆ دنیا دەورانە چاو بە چاوەکەوێتەوە ئینشاءالله چۆن ئێستا لە سووریا بە شوێنی مخابرات و جەلادەکانی بەشار ئەسەدا ئەگەڕێن بەشێکیان تێگیراون و بەشێکیان هەڵاتون بەشێکیشان ئێستا هەر نازان لەکوێن بەشێکیان کوژاون دڵنیا بن کوردستانیش تاسەر نامێنێ ئەم بابەتە تاسەر نامێنێ من سەبرم هەیە بە ئیزنی خوا ڕۆژێ لە ڕۆژان تەمەنم مابێ من تۆڵە لە سەرخێڵی ئۆپراسیۆنەکەمەوە بەوەی کە تەقەی کردووە لە برایەکم براکەم هەتا ئێستا ڕاست نەبووەتەوە و تەقەی کردووە لە برازایەکم چکە بابەتێکە بە شەرعیش خوێن بە خوێنە من بە شەرعێکم بە شتێکی تر ناکەم بەڵام تر کاتی تۆڵەکەیە ئەو خوای گەورە ئەزانێت بەڕێزیاخی جەنابەت باوەڕدەوەیە کە لە کوردستانە جیهاد واجبە ئایا جەنابەت کام حیزبت بێت کافرە کام حیزب لەسەر خەتی کوفرە لە لای جەنابتان ئایا دەپرسم جیهاد بەرامبەر بە کێ من باسی جیهادم نەکردووە مفتیش نیم تا ئەوەی بێم جیهاد واجب بکەم لەسەر کۆمەڵێک یا واجبی نەکەم بەڵام پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر یەکێ لە ئێوە فەسادێکی بینی خراپەکارێکی بینی با هەوڵ با بەدەست بیگۆڕێ ئەگەر نەیتوانی بەدەم بیگۆڕێ ئەگەریشنا با لە دڵەوە پێی ناخۆش بێت کە ئەسعەفی ئیمان ئەخر کام لە ئێمە ئەو هەموو گەندەڵی و فەسادی و بێئەخلاقی و کوشتنی خەڵکی بێتاوانی یەکێتی و پارتی نابینین کام لە ئێمە ئەوە نابینین 30 ئەوەنە ساڵ ئەمانە کوردستانیان کردووە بە دۆزەخێکی بچووک لەسەر زەویە 30 ئەوەنە ساڵە شکۆی میلەتەکەی ئێمە یاشکاندووە 30 ئەوەنە ساڵە نەنانیان ئەدەنێنە ئەمان هەر نانەکەشیان پێ نادەن بە 6 مانگجار ئێمە ئاشانە دەنێ ئەمانەکەش وەکو ئەبینی هەر شەو چای چێ دەکوژن هەر شەو کوڕێکی قوربەسەر دەکوژن دوایش خوێنەکەی ئەڕوات و باقی وەسەلام بۆ پێش تۆڵەکردنەوە ئەو بڕیارانە کە جەنابتان لەسەرێنن ڕێگەی دادگاتان نەبێت لە کوردستان لە دەروی کوردستان لە ئەوروپا ئایا بەڕێستان هیچان گام ناوە کێشانی خۆتان کاکی من لاقی کەسم نییە ڕەنگە دایک و بابوو کە سوکاڵم شتێکی تر بڵێن لەبەرەوەی دەسەڵاتیانە بەڵام من خودی خۆم ئەڵێم ئەو خوێنە ئەمێنێ لە گردنی سەرخێڵی ئۆپراسیۆنە هەتا کاتی خۆی بە ئیزنی پەروەردگار کاتی خۆشی بە شەرع حەل یەکەم کامە دادگا ئێستا من دادگانی دادگایکی دادگا بچێتەوە پاڵی سەرخێڵ تۆڕی شکات بکەی لە سەرخێڵ بچێتەوە پاڵی خۆی کە هەموو شتێ بەدەستی خۆیەتی کە یاسا بەدەستی خۆیەتی خۆی پانیەکاتەوە بچووکێکاتەوە گەورەیەکاتەوە کامە دادگا هەموو ڕۆژێک گەنجێ دوو گەنجە پشتەی لە کوردستانە کوا خوێنیان چی هەر لەبەرەوەی ئەو کەسێک کە هیچ گوشەکارمەندێکی کۆماندۆیە یا ئاسایشەکە یا چەکدارێکە یا کوڕێکی مەسوولە خوێنەکەی ئەڕواتە تەواو ئەنجا من باوەڕم بە دادگاش نییە من باوەڕم بە شەرعەیە شەرعی دادگای ئەڵڵا تەعالا قانون لە نێوانمانە ملی ئێمە باریکتر بۆ دادگای خوایی نەک بۆ دادگای ئەوانەکە بەویستی خۆیان یاساکانە نووسنەوە